دروستکردنی پردی توەقوت لەسەر ڕووباری سیروان هەردوو ئیدارەی گەرمیان و پارێزگای هەڵەبجە بە یەکتر دەبەستێتەوە. بە پێی وتەی شارەزایانی ئابووریش دروستکردنی ئەم پردە گرنگی و بایەخی تایبەتی دەبێت بۆ هەردوو ناوچەکە. ماوەی چەندین ساڵە باز لە دروستکردنی ئەم پردە ستراتیژە دەکرێت کە پارێزگای هەڵەبجە و قەزای دەربەندیخان بە یەکەوە دەبەستێتەوە و دووری نێوان ئەو دوو شارە لە کاتژمێرێک و 15 خولەکەوە بۆ نزیکەی 20 خولەک کەم دەکاتەوە. بەڵام تا ئێستا بەهۆی قەیرانی داراییەوە دەست بە جێبەجێکردنی نەکراوە. لە ئێستاشدا کە هۆکارەکانی قەیرانی دارایی نەماوە باس و خواسی دروستکردنی پردەکە زیاتر بۆتەوە و جێگری پارێزگاری هەڵەبجە ئاشکرای دەکات کۆمپانیایەکی نێوخۆی هەرێم بە شێوەی قەرزی درێژخایەن ئامادەیە پردەکە دروست بکات. خۆشبەختانە ئێمەیان ئاگادار کرد کە لە هەفتەی ڕابردووە هەندێک لە کۆمپانیەکانیان بان کردووە بۆ مناقەشەی خاڵی یەکەمیان کە بە شێوەی قەرزی درێژخایەن چۆن ئەنجامی بدەن و بە شێوەیەکی زارێکی بەڵێنیەوەیان پیاوین کە پرۆژەکە بودجەی بۆ پیا بکرێ و خرێتە بواری جێبەجێکردنەوە. ئەگەر ئەم پردە تاواوکەرەکەی شارەزایەکی بواری وەبەرێنانیش بە گرنگێکی زۆرەوە باسی ئەو پردە دەکات و دەڵێت لە دووسایدی نێوان سەی سادق هەڵەبجە گرنگترە چونکە ئەو پارێزگایە لە داخراوی و ڕزگار دەکات و بەڕووی دەڤەرێکی بەرفراوانی وەک گەرمیاندا دەیکاتەوە. ئەم پردە سێ سوودی زۆر گەورەیە بێ بۆ منتیقەی هەڵەبجە. یەکەمیان لە ڕووی ئابووریەوانێ بە دڵنیایوانێ هەڵەبجە سوودێکی زۆر گەوری لێبینێ چونکە هەڵەبجە بەسێتەوە بە گەرمیانەوانێ. دووهەم لە ڕووی گەشتیاریەوانێ بۆ یەکەم جار سیروان خۆی پیشانەدا چونکە بەڕاستی سیروان لە بینی لە منتیقەی شارەزور و هەڵەبجە زۆر دیار نییە خۆی ون کردووە. سێهەم سوود بازاڕی هەڵەبجە جوڵانەوەیکی گەورەی باش بەخۆیەوە ئەبینێ. ئەم پردە زۆر سەی جادەی دووسایدی سەیسایق هەڵەبجە باشتر بۆ منتیقەی هەڵەبجە و من سوپاسیشتانەکەم کە لەسەر ئەم بابەتە قساکەم چونکەم هەڵەبجە بەڕاستی بۆ ئەوەی دەربازیکەین لەم بێ بازاڕیە بۆی هەڵەبجە دەربازیکەین لەم وەزعی کە ئێستا تیاتی نە مستەسمی ڕوتیەکان نە بازرگان بازاڕی باشی تیا دروزەکان نە معامل و نەشتی باشی تیاکرێ مەسەلەکە ئەوەی خۆتان باجەزان هەڵەبجە قەفیز ماوە لە شوێنێکی دیاریکراوە خەڵک تەنها بۆ تەعزیە و بۆ شایی ئەڕوا بۆ هەڵەبجە. وتەبێژی یەکێتی وەبەرێنەران بە پێویستی دەزانێت کە حکوومەتی هەرێم بە ڕێگایەک بۆ هەوڵ بدات لەگەڵ پردی هەڵەبجە دەربەندیخان پردی سازان کرماشانیش تەواو بکات بۆ ئەوەی بازاڕی هەڵەبجە بەڕووی بازرگانانی دەرەوە و ناوەدا بکرێتەوە. بۆیە بەدڵنیایوانێ ئەگەر ئەم پردە تەواوکەرەکەی پردەکەی تری سازانیش بێ کە لە ئێستا ئیشی زۆر باشی بۆ کراوە سازانیش ببەسرێتەوانێ بە بەشی کرماشانەوانێ و هەڵەبجە ئەو کاتا بێ بە پارێزگایکی ئاوەدانی گەورە بابەتی سەرمایە گوزاری و هەروەها قوتبی نبووە و هەروەها جوڵەی بازرگانی لە هەڵەبجە ئەچێتە ئاستێکی باس. ئەگەر حکومت ڕێگامان پێ بە ڕێنمایەکمان بۆ دەرکا بە شێوازی PPP بێ یان بە شێوازێکی تر بێت ئێمە بە شێوازی خەسخەسە بێ پرتی دووەمی ئێران ئەگەر حکومت ڕازی بێ ئەو مەرزەی سازان باتە دەستنەوە بەرێنەرێ بە بۆچوونی من ئەگەر خەرجەکەش بخێنە سەر شانی خۆمان بەڵام بە عەقد دێبێت ئێمە ئەتوانین ئەو مەرزەی منتیقەی هەڵەبجە بۆ بژێنینەوانێ. لە جیهاندا ئەو شارانەی کە دەکەونە پەراوێزی وڵاتەوە بە پرد و تونێل و ڕێگای جۆراوجۆر لە داخرایی و پەراوێز خستن ڕزگار دەکرێن و بە شارەکانی دەوروبەریانەوە دەبەسترێنەوە. هەڵەبجەی شەهیدیش بە پێی هەڵکەوتە جوگرافیەکەی لە باکووری ڕۆژهەڵاتەوە کۆتا شاری هەرێمی کوردستانە کە ئەگەر بێت وەرد و پرۆژەی پردی نێوان هەڵەبجە دەربەندیخان و سازان کرماشان ئەنجام بدرێن و دروست بکرێن ئەوە پارێزگای هەڵەبجە بوژانەوەی گەورە بەخۆیەوە دەبینێت و لەو پەراوێز خستنە ڕزگاری دەبێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.